توقيع تزويد لك نجوا بكر كمان هيدا برو دفن بقى راح تقدر تسيرش ليه ما بدي بوفاتو برو دفن بقى وفالو عز عثماني برادنا وفالو من دبي أما دام خدمت كدي وده سائل لقيت هم جانا سدودانا يستدرم دك يا أبا عساني دفن بقى برو راح تقدر فصل يتوما أما من دروم فارس صقل ده وش اشتبه بزياد نبي بەڵیان پارە لە پارەی کاربینە لەکەتووە ئەوە تا لەکنە منە پارەکە بەس پێم لێ ئەو پارەت لە تێ بوو بابا تێکەولەکەی دەکەم هەروەکو پێتم گوت وەستەعەلا تێکەولەکەی چ بە منانەی هەروەکو پێتم گۆ بابا ئیش دەکەم و معامەلەی دەکەم هیچی چی و معامەلەی چی ئەو پارەی حرامە کوڕم حرام حرامەوە چی سەی کو دەزانی حرامەها دەزانی کو دەزانی ئەتولەوەتی ڕەفاقەتی کاڵ سەدوو دەکەی ئەوەی عەمەلی باشە ئیشی باشە ناکەی کوڕم بابا ئەو پارەیەم دێ وەختی ئەو قسانە نییە با وەختی چی پێم بڵێ ئیچەیە پێم بڵێ ئەو پارەی ئیچەیە هەتە زۆر و ساحێبی بەمەوە کوڕم بابا لۆ چێ لەوەیەوە بینە وەختی ئەو قسانە نییە پارەم دەوە وەڵڵاهی دەرا بەخۆم دەزانم چ دەکەم چ دەکەی حەلا ئەو زەلو لایەن کوژی کوڕم زۆر باش جێو دەڵێ ئەوە ئاخیر جار تا لەسەر من هاوار پێی و زێمنیش بگەڕێ ها وەڵڵاهی ئەو جارەوە بکەی ئەی خراپە پێ دەکەم بەدە پارەی پیرەسا بێتامت کردیە سێپیرۆس ئەو کڕەلۆ نهاتەوە دێتەوە حاجی ئەتە لەوە خۆت مشەوە سێکەنی دێتەوە خدا عەرز بکەم چەند سەرە چاوەڕۆ ڕۆژی ئەڕۆ دەکەم کارتەکەم دەبینیتەوە خوایە مەولودێک لەسەر شانی من نەزر بی کوڕەکەم بە دەرەجەی بەرز بێتەوە ئینشاءالله یا ڕەبی خوا درساردم نەکەین بابا دایە دەرەجە جۆر باش بینێ ناجەح بوویمە ها بابا ناجەح بوو بابا ولو دەگرێت خوا ڕۆژی گریانێ لەبات پێ بکەنی کورم لە خۆشیان دەگرێ یاخوا پیرۆزی لە خسەبی لەژە هینانت باشە کوڕم لێنانی معدلەکە چەندە؟ وەڵا بابا هەشتام هینایە هەشتا لە چێ وەرەگیرێت؟ وەڵا احتیمالە 100% لە کولێ علومی وەرگیرێن بۆ مامۆستا زۆر چاکە لەخوای بەزیادبی کوڕم بۆیە مامۆستا ئاواتت هەمووی هاتەبی سێپیرۆز خێراکە بڕۆ مارەفشەی قەزوانی پارەی بەڕۆ چلێتی بینی بڕۆ خێراکە دابەشکە لەسەر خزمەکانی ڕۆدەی وەرەدا وەرە مەچوو ئەمە دەچم لێگەرە باشی کوڕم بینێت بابا ئەمە دەچم هەتا ئەمە دێمە ئەتی چاکی بەسەر نێ باشە ناکڕم نا لە زیاتی چای شەربەتە لێ دەدێت ئێدە باشە ئەمن ئێستا دێمەوە علا چۆنی سەدا بەخوای باش نیمە لۆ خێرە واللهی ئەو شەو لە گەبام بە شەڕاتم نەبابە وەرە خۆت هەندەی نەماوە چینێکی باشی لێ بدەم ئەو خزمەتان لەوێ نەبوو چێ شێرۆ؟ شێرە نا دیار بوو چۆکم مالی برادەرەکی دیار بۆ خۆی پێکەوە لە شاری بوونە لە خینێ پێکەوە بوونە تێناگەم وەڵای ئیشەی زۆر چاکت کردیە
دەبایە سێچار شافی مستحقشی لێدەی برا تۆ بەڕاستیتە دەبیرت کرەوە بابما با کرە بابی چ با قەنەعات بکەوە بای من بابە پێلاقان لەم بردە تەمبەڵخانەی علا کولین وەختی هەندە قسانە نییە کانی کامۆ لێرە یان نا کامۆ یەک دەفر دەبڕۆ بڕێک زوو ئای خوایە خۆم تووشی چ کرد یا ڕەبی کەنجی نەجاتم دەبی لەوە عەزابی بارەماندی نەبێت ئەمە درێژ و خۆم خێر بێ چییە و بێتاقەت دیاری هیچ دێ خۆم هیچ نییە هیچ دێ بڕۆ کوسێری لەوەرە دانیشتوەرە ئەدی باشە لۆرە چوت چاکخانەی بڕۆم حەلەوەی کردیە دەستم لە ئیشی دەگری لەک زەوقی چایخانەم مایە بێتاقەتی کردو بەڕاستی باشە سەبەب عەلە چی کردیە ئەو شەوەندی خەریک نەبوو بمکوژی چیەکی خۆشم لێ بدا ئەتو بەڕاستە ئەرێ وەڵە کوڕ بەوە لە ناو دۆرابی کاکە لێکەتی مەشک ناو دۆرابی گەڕاجاتاکەم دیتەوە 30,000 دینار دەبوو تەقریبەن تێیدا بوو ئەمیش گۆتم خۆم لێ تووڕە کرد گۆتم کوڕمە و پارەی چیە چنیە بەدارە دیواری دادابوو خەریک باشە تو نازانی ئەو پارەی بە چ پێیان کردیانە پارەی لە چێ بوو کوڕم بە چی پیا کرد وەڵایە بچک دەکەم حەڕان لە کارێک لە کاسبێک لە چێ ئەگەی دوزی ئەدی عەلە چێوە چوو وەڵە پارەکەی بردو ڕۆی پارە چی پێوەە ئەمن لەمێژە لە عەلەی کەتی مەشک هەرکە لە گوندی لە بنەمە بوو هەندەشتم لێ دەدی دەبزانی شتێک هەیە بەس دڵم نەدا هەر لەگەڵ تو باس بکەم داری خراپ برادری خراپ لە ڕێی دەرگیدا چێنە برادەرەکانی چێ عەلە لەگەڵ چێ دەگەڕێ هەندێکەرە کوڕ لێگەڕ رازم کامە و سەدۆیەکەیە خوا لە ناویان ببا لە جیلانمان هەم ویان لێ کرد خارە قسەشی دەکەمە توشعات سمە بە بلێ کوڕم ئەگەر برێم خەتای تووە خۆ تووڕە نابی ئاخرە توش وەختی خۆی ئەگەر چاوەکە دێبا ئاگات لێبایە وەڵڵی تەربیەتی بکرد بە ئەو هادە نەدەچوو ئەمن قەناعەتم وەیە یعنی مندار کە خراپ دەرەچی هەمووی لەسەر منداری نییە کوڕم گوتم بە کاسبی خەریک بم هەر لۆوانە بەس نەمزانی دەبی ئاگاشم لەوامی بزان چ دەکەن چ ناکەن حاجی عوسمانی جە قسەی پێگوتم زوو بە ئاگا نەهاتم ئەمن واتە چ بزانم نبینمەوە تاقیبەشی دەکەم باشە ڕۆباوی ئامانەتی خوای بی زارێ بە ڕوخسەتت بەخێرچی شێرەکوی باشی سەلام باش ئەوشی ناتی چێریە ئەوەی چییە؟ ئەوەی کۆنسەری مامۆستای زیرانمانە زیرانی کۆیە؟ چیە ژنینە؟ ناوڵە لە مەکتەبێ ناجام باشە دەساوم بابا ئەوشی ناتی کۆنسەریە ناجام بۆ لە مەکتەبێ ئەمر درێژێکی داری ساڵح ئەوها دەبیری حاجی مستەفا ئەوە هاتیت مەکەنێت دەبی ئیلا وبیلا ماری تێک بنێ و بێیتە کنە من ئەتو چ دەکەی لێر لەو گوندەی ئەم پێم گوتی نایە و یعنی نایە تۆ ئاخر ئەوە شێرۆ چوویتە شاری ئامرخەزی لۆ دەرچووە ئەتو بەتەنی چ دەکەی لێرە کەی مۆچی بێعەقل ڕۆژێک فیشەکەت بە فیشەکەت سارد بکاتەوە فیشەکەت چییە دژمنکارێکی گەورە و گرانی لە پێناو بەجێ بمێنێت کاچی من کو ئەمن ئێستا پێم ناخۆشە دوژمنایەتی لۆم بەجێ مایە لەلایەن بابەوە ئەو هاژەم پێم ناخۆشە دوژمنایەتەشی لۆ شێرۆی کوڕمیان لۆ تو بەجێ بێنم حاجی جان حاجی شێرۆ چێیە ئەتوو چێی ئەمن چییە ئەمن برای تومە منداری من خزمەتکاری تونە یاسین و غەفور پێراو لەسەر چاوی دادەنێن بەس ئەتووەرەکنە من ئەگەر مەسەلەی زارێ و شێرۆش دەڵێ ئەوە دنیا گۆڕایە ئەمنی گەیتش بە ئەو قەنەعەتەی کە نابی شت بە زۆر بکرێت ئەتوو هەر لە مۆزوعی دەترسیت لۆی نایەنەکنە من ئەمن دەرێم وەرن باشە ئەدی ئەو مارە هەم بەجێ بێنم ئەو مارە دژمنکاریەکە بمێنێتەوە خوا نەخواستە گەورەتر بیت گەورەترە لەو مارەی
ئەومانە بەجێ دێری خوا کەریمە با چارەشی بکەین لەگەرت دەبم خوا دەیزانی هەتا شێڕووی دەبینینەوە وازش لێ ناینم هەتا ئەو گیر و گرفتەی چارەسەر نەکەین ئەدی برا لە پشت برا نەبیت لۆ چ باشە کاکە داوار لێ دەکەم وەرە دەکنە بە باش دێم دەباشە تۆ ئێستا بڕۆ میش هەندێک ئەو حاجیەکان دەپێچمەوە و لەگەڵ سەرقادی پێکەوەدێنی جا باش ئەمەش دێتان لێ حازر دەکەین خواحافیز داوام هەیە لە خێرخوازان کە دەستی هاوکاریمان بۆ درێژ بکەن و بەهانامانەوە بێن بەڕاستی کە خوای گەورە هاش بەسەکردیمەوە زۆر زۆر شکر ئەلحەمدولله ئەو منداڵم نەخۆشی دڵی کوونە بردوومە عیلاج و شتی بکەم بەڕاستی عمری 4 ساڵە ئەمە 4 ساڵە لە ڕێو خەستەخانەی سەنتەری دڵم عیلاجەکەش ئەوەیە تا نەبێتە 12 ساڵ 13 ساڵ عملیاتی بۆ ناگرێت چکە لە بەتقای و نەخۆشی کە مەندامی تریشی هەیە ئەویش کە پێڵن مەغۆلی ناتوانن عملیاتی بۆ بکەن تەنها ئەوەیە چارەسەری عیلاج و شتە من 2 قەتلا کڕم لەگە شڕوبێک نزیکەی بەخواتە 300 دلار ئەوەستێ من ئەبێ هەموو 15 ڕۆژارێک بچم ئەو عیلاجانێ بۆ بکڕم ئێستا عالیەن ئەو مانگە 2 کرێخان و قەرزارم 2 مۆریدە قەرزارم ئەوەی تەنیشتم ئەوە مختارە بڕوو ئاکسیدێت با بێ پرسێ لە منتقە بزانم لە چ وەزەکدام خۆم کرێکاریەکەم ڕۆژەکە ئەوە ئاوڕێیتەوە بۆ دنیا کەسەی دەکەی هیچ شێ نەماوە لە دنیاە کەسەی دەکەی ئەو هەموو پارەی خەزنێ کردبوو ئێستا هەمووی وەرەقەیە و بە پولێکی قەڵب ناچێ ئیسان کە ئەمرێ هەموو پارەکەی بەجێ ئەهێڵێ دواییش لەسەر هەموو پارەکانی پرسیاری لێ ئەکرێ پرسیاری پارەش دوانە من ئەینە اکتەسەبتەوە فیمە ئەنفەقتە لە چیا پەیاو کردو لە چی شەخصەت کرد داوام لە خەڵکی خێرخوازە لەبەر ئەو منداڵان بەهانامانەوە بێن وەزمان زۆر ناخۆشە وڵا دڵی کوونە و 2 دەماری دڵیشی قەتحە خوێنی بۆ ناچێ دکتۆرەڵێ تا گەورە بێت تا بێتە 12 ساڵە بێ بەس بە عیلاج وشت دوای 12 ساڵ ئیتر ئەگەری عمل یعنی لەژێر عملیات دەرچێ عملیاتیەکەین ئەگەر ناش ئەبێ بەس بە عیلاج وڵا داوام لە خەڵکی خێرخوازەوە بزان منداڵێکی خۆیانە یعنی بەڕاستی زۆر جارەیانم نایبەمە خەستەخانە ئەم جارە شڕیش بوو نایبم ئەیواشی لێ دێ مەجبوری یعنی وەها وەزعەکەی شڕە بێ مەجبوری وەڵای هەر کەسێک بێ پارەی لێ بسێنی بڵێ چەکەم ئەوە بێ یعنی شەو هەتا سبەینێ ناخەوێ وەڵای مۆبایلی دەستی خۆم فرۆشتووە شەکرم پێکڕیوە و حەفازەم پێکڕیوە وەڵاهی کە ئێستا باسی شتەکەم زۆرم پێ عیبا یعنی ئێستا عەزەکەم بڕۆن بێن سەیری وەزعم بکەن یعنی دنکە ئەرزاقێک لە ماڵی من نییە یعنی شتێک نییە کە ئێوارە بۆ ئەو مناڵانە بیکاتە چێشت و بیانداتێەوە ساحب نووسنگا تەلەفۆنی بۆم کردووە گوتێتی چۆڵی دەکەی چۆڵی کە چۆڵی ناکەی دەنا لە ماڵت فرێ دەمە سەجادا ئەو منداڵەش لە کاتێکە وای لێ دێ ینی دیار نییە کە وای لێ دێتن خوا ئاگادارە ینی زۆر زۆر وەزی تێگەچێ دەم و پلی ڕەشە بێ قەلبی ڕەشە بێ ڕەقە بێتن ئێو کاتە منیش ینی هەرچی هەم بێتن بۆ منداڵە سەرفیەکەم بەخوا چوومە ئەم کەوەنتەنە فرۆشتووە قەرزیشم کردووە تەنها یەک عیلاجیم پێ کردووە وەزعەکەمان زۆر زۆر ناخۆشە تاوام لە خێرخوازانە بەهانامانەوە بێن بۆ خوا مسلمانان خێر خوازانی خۆشەویست بۆ دەستکەوتنی پاداشتێکی نەبراوە دەستی هاوکاری بۆ ئەم نەخۆشە درێژ بکەن بۆ گەیاندنی یارمەتیەکانتان سەردانی پرزگەی تەلەڤیزۆنی یەکگرتوو بکەن ناونیشان شەقامی 6 مەتری پشت سەنتەری میدیای پزیشکی بۆ زیاتر زانیاری پەیوەندی بکەن یاخود باڵانس بنێرن بۆ ئەم ژمارانە حەلا نەزانێت بووە کامۆ لیدا چۆ خاریت بەڕاستیتە ئەرێ وەڵە بەڕاستیمە بڕۆ دۆچما خاریس هەوڵتەیە شێوە باسانی بڕوە برە کاکە لەگە قاچاق تێژڕێک کەتی هەر ئەو شڕۆیشتن ئەی سەکامۆ بە ئاخیری زەربەی خۆت وەشاند و لێ دەرچی و ڕۆیشتی هەنکە بێن برێت چار چێ چار برەت سوالم بەخۆشم نازانم چ بکەم وەڵڵاهی وەختە مێشکم تەقیسەدا وەڵڵاهی زۆر جار دێتە مێشکم ڕاست و ڕاست بچم خۆم تەسلیمی شۆرتەی بکەم عەلا فکر لە شتیوان نەکەیەوە قورعان بە حەقت بەس هایبت فکر لەو شتانە بکەیەوە پارتە پارچەت دەکەم دوانە لە پێت نەگوتم سەدا
ڕزا لێرەکەم ڕزا لێرەکەم وازم لێبینە. باش بازارە بزانم چێ دو قسەش لە مۆزوعی دەکەێت دەبڕە. ها جەناب چێت دەوێت؟ ئالە لێرەیە؟ لۆ چی شتەیە؟ لێرەیە ناگە لێرێ دێمە ژۆرێ. فەرموو. علی کوی والله هیچ باش نیمە شێرە. بەجێمان نایلی. با ئەلام ڕۆیشت. علی لۆ لەبەر چەوە ها دەکەی؟ شێرۆ چ بکەم ئیسراحەتم نەمایە ژیانم تار بووە. علی نەدەبا لە بۆ پارەی ئەوها لە خۆت و بابت بکەی. شێرۆ ئەتوو هەتێ ئێستا کە تێناگەی مانای چییە پارە؟ علی ئینسان پارەی دروست دەکات. پارەی ئینسانی دروست ناکە براینە. هەڵهای شێرۆ ئەو قسانە لە تەوسیلیان لە فلیمان بەبەر جۆم دەکەوی. بەس وەڵی لە واقعی ئەو قسانە نییە. دەفەرموو جەناب ئەگەر ئەگۆ پارەتان هەبایە کەریم وای بەسەر دەهینان. ئەگە پارەت هەبایە کەریم ئەوری قەبزی لەسەر تو دەدەینە لە شوڕتەی. علی فایدەی نییە. پەنجەی دەستی هەمووی وە چێک نییە علی. زۆر کەس هەیە پارەی زۆرە پیاوی زۆر باشیشە. هەشە نان نییە بخوا بەس ئەوەندە خراپە وەزەی ئەو عالەمەی هەمووی بێتام کردی. شێرۆ بە من نارێ گوناحم چییە؟ ئەگەر من نەتانم بە کەیفی خۆم کامە چیش جوانە بیخوازم، کامە خانی گەورە و جوانە بە کەیفی خۆم بیکڕم، کامە سیارەش ئاخیر مۆدی لە سویزەکەی ئەوها با بدەم وەرە بە کەلک چ دێ؟ بە من نارێ لۆ جوابم نادەیەوە. علی ئەمنوە تۆ ئەو هەموو عالەمە زەحیە یەکشتی. ئەو ڕۆپارە لە دەست کەسانە چییە؟ ئامادە نییە بیبەخشی، ئامادە نییە بیداتە من و تو. پارەی ئیلا لە بۆ ئەوەی دەوێتن ئەمنواتوی پێ بکری و بە کوشتنمان بدا. علی ئاها بە خۆت اعترافت کرد مۆزوعەکە پارەیەوە نییە؟ پارە بەشەکە لە مۆزوعەکەی هەمووی نییە. شێرۆ تێناگەم دڵم لۆ هات تەنگا لۆ هەم بەسەر هاتیە. علی سەبرت هەبی ئەتوو پیاوی پیا ئەو پیاوەیە کە غەرەتێک کرد پەشیمان ببیتە و دان بە غەرەت خۆی دابنێ برای من. شێرۆ خوا ئەو کەسێنە ناو باتوشی ئەو دەدەی کردین هەموو خۆشیەچینە ناومان برد ئەمەی کردە دوژمنی یەکتری. با بڕێن علی با بڕێن. بڕۆ با بڕێن بڕۆ.
مام عادي ما ديني دعوت يا اخوة ورد الشور قادر بروش يرم لو بينا او اقسمي في راب جينا وتيب جينا امنا او بدي بزيدنا بس ما كان صديقي برام ايش بيه ايش بابيتك كل مرة صديقي مامي بقول له يكتب بينه وشكم لو قلنا كيف بزيد التاز تواو مام عادي اتو لقى داري بردي او قندي قورا بوي كودر دي او قندي بتزبيليهم مفتن قال خوش شويستا خو قبرناك بتزبيلي او قندي خادر لا دي بقول لك انا خادر كلمه بواس مالي نايني خيم بريد ساير قلت يعني ويلي هات يا دبي يكمل ايش سؤال كان وزيبي لتن دنا مشكله شي زوج قبل تدخل قيه قادر باشا مام عادي اتو من نار الشيرو ديت ماري مامي اخوي خاطر زور زحمته برام بهر بزاني ام اليوم سكوا شيري كرو زود اللي بمنوي باشا مام عادي بس ارتاو مام بت مشاربي بينم بيدرم ان شاء الله قادر فرم زامن ودرومو ما ركش امانته وتسليمي تويده زامن ودروم بدعاء راوس تمام عادي راوس تام بتربيري خوندت قيلم ناكرم ده في اسبوع ازيتي هناك بابي بخوانا ابي الا بالله دبي ام بتقينم باشا بعدين برو سيارك حاضرك تعرف شو حاضر ام وادت سيارك ام عازر دخل على شيرو يا هوان داكم من داكم راسيتا يا هوان سكن شيرو سكن شالو كندري داكم ولا ما ينقش تخانش بابري شيرو برو جدر الذي من يخدعك الكهرباء تدالك من عيفوش وريهم ومانا أول جماعات شونا خبري لولي يبدأ وباب ما تشونا وصاب دارو جريالا جاكا تدلرين بيتو فاسي بري سيبوري هم ومانا تدالك من عيفوش ديارا بابا ماذا الخوري أول تكوش تخوري يا والله أول تكوش ما تخوري أنا أصبر كده أول عملنا بالتوبة وتذكر وقتي هل لك هذاكم أصلا على صدامك العلى وعلى صدامك الكبار من التكزان والكبار من التكزان كريم هذا بدله
ها سەبا چییە؟ کابینە پارەکەم دێ. پارەی چ؟ پارەی ئەوەی کەسەری شێرم لە قوڕینە. جارێ ڕاوەستە. پێم ناڵی لۆ ڕاوەستم. لەبەرەوەی شێرۆ نەگیرایە و جارێ نادەمێ پارە. ئەمە چه حەلاقم بۆ موزعیدان نییە. بینە پارەکەم دێ. پارەت نادەمێ و خلاص چش لەو خێنەکە ها؟ ئەوها دیارە تو بەتەمای پارەم نەدێ. نادەمێ. باشەوە من ڕۆشتم. بەڵام ئەو قسەی لەبیر ناکەیت. وەرە وەرە سەبا. کەرم گوێ بدە من. لە مۆزوعی ئاوای قەت سوحبەتی لەگەڵ من نەکەی. تێگەیشتی؟ تێگەیشتم. سەباب توێژوی. خودی حاجی خود ورگرت ئایدایە توخوا گەردەنم ئازاکە دایە زۆر باش دەزانم زۆر باش دەزانم ئەم بوومە سەبەبی مردنی تو ئێستا هەموو داکەشی وەکو تو لە چێ پێیەکەمەوە هەموو سەربەت و سامانی دنیاە ناتانیەت و میلیۆ 1 سەعاتی لۆ بگەڕێنتەوە ئای خوایە چم لە خۆم کرد هەتە داکەکەم نەکوشی سراحەتم نەکرد ژیانی تو باوم لە خۆم تاڵ کرد لە گۆشم تاڵ کرد توخوا گەردەنم ئازاکە دایە توخوا گەردەنم ئازاکە علی داکم مرد یعنی ئەمن تەواو نا علی نا نامەوە پێوە علی با ئەو مرد نەبیبیتە دەرسێک لەبوو باشی چ شێرۆ پاشەوەی داکم مرد علی زگت بە بابت بسووتێ ئێستا ئەوەی مایتە دەتوی لەو دنیای بابتە با بابیشت بە دەردی داکرد نەڕوایە بابوو شێرەوە تو برێ جارش کە باوم بێ پێزیشو بێتە باشە بکە علی باش بزانێ باب قەت ناتانی واز لە جەرجی خۆبی با فرسەتە و باوە بکەین مشکلەکە لەوەی زیاتر گەورە نەبی با خەمی دینێتە سەرێ زۆر باشە شێرۆ زۆر باشە وعدیش بی لەسەر گۆڕی داکەم وعد بدەمە تو وعد بدەمە بابم دەبی خۆم خاهێن کەمەوە بچمە شورتەش خۆم تەسلیم کەم و اعتراف لەسەر هەموو تاوانەکان بکەم شێرۆ علی ئەو هەموو قەبرستانە گەورەی دەبینی هەمووی وەچی من و تو هیوا ئاواتی هەبوو حەزی دەکرد خۆشترین ژیان بژی جوانترین سیارەی هەبی منداری هەبی بەزە و ڕۆ هەمووی بەجێهێشت باش بزانە ئەمەش هیچ لەگەر خۆمان نابەی ئەمەش دەمرین علی مەسیرمان هەر ئێرەیە ئای هاوار خۆزگە بتانی جێکی وەها پوخت و جوانمان هەبی بە نسبی مەشبی یارەبی چێ نارێ لە کۆڵانان هەر سەدەمان خوا با بڕۆی لێم گەڕە شێرە با بڕەچکەش لێرە بم زۆر غەدرم لە داکەم کرد زۆر با بڕۆی گەردەنم ئازاکە توخوا گەردەنم ئازاکە دایە باش ئەستە با بڕۆین بەڵێ بەڵێ لە چێ تەلەفۆن دەکەیت جەنابەت مەرکەز شورتە بەڵێ ئاکار هێرە شەرکەی خدرێ باشە سێ جەنازەتان دەکەن چ علاقەی بە شەرکەی خدر مقاولات هەیە بەڵێ ئەم بەخۆم کردی مقاول چێ هیچ ناوی ئازادە لە جەنازەکان بەڵێ بەڕاست ئازاد خارە کەسی خالی بابوو ئەو خەمە بەس نییە هەتا کەنجی ئەی چاوەکەم
ئەتو نازانی ژنەشی چەند بار بناچێت بریا بە بریای خۆی هەردووکەی هەردا هەر چەندێک با بەس ما باە سەیبووری حرمەت و ژن نەینا نازان نعمەتی ژنی باش کووە ئاخانە چ لەوە کرد ئاخ خارە ئەوە خارۆژنە مرد و ڕۆی چوەڕێی خۆی بەس با عەلیش نەفەوتێ چاوەکەم وا عەلیش خەریکە دەفەوتێتن ئەتو لەوە لە عەلی دەکەی بەجێ من دەکەی لەگەری پێک دێەوە با بەس تووشی هەرەتە نایپەلەکە لە من نەیدی حاشا حاشاوە کوڕی من دێتەوە ماڕێ ناوەڵە ناوێت بێ نامەیە بیبینم خارە ڕجا لێ دەکەم با ئەو خەمە بەس بیتن با پێک بینەوە عەلی ئێستا دەزانی چ تاوانە چی کردەوە بەخۆی داچوویتەوە قەت حەمل ناکەم قەت ناتوانم بێ لەبەرم بێ و بچی نامەیە بیبینم چاخەی ببینم ناوەڵڵا یعنی نەبینمەوە نێتەوە ئەو سەیە نێتەوە ماڵی زارشکە باشە جارێ بە ڕوخسەت خێر چ کوڕم حازی خوا گردنم ئازاد کە زۆر ئەوقەدر لەم بۆ کردی حازی ئێگرام کردت وەز بە قسە نەبینێت چاوەکە هەموو لایەکمان دەمرین چ کە تو خەمیوە خۆ چاوەکە دەمرین حازی دەمرین بەس خەتای من بوو کوڕەوەهای بەسەرات ئەم بە خۆم ئێهمالک خوا سەبووی هەموو لایەکمان دەبرا خوا دەیدا و خوا دەچی بوو ئێدەوە کۆسەر نییە دەباتی ئازادی چک کۆچەر کوڕم بەرێ ماما سۆریشم ڕەدە لە تو بوو خوا گەردەنم ئازاد کە ماما ئێستا وەختی و قسانەیە ئەتو هەر مامی منی چاوەکەم خوا لەم دەستینی یا ڕەبی حازی دەمەوێت مۆزوعکەی لەگەرت بکەمەوە لەگەر لە مۆزوعی دوایە نا ئەو خەمەوە زۆر ناستی ئازاد کوڕ دەمەوێت خەمی ئازادی بە خۆشی چنار و کۆچەری ڕەشکەمەوە حازی لە ئێستاوە من چنارم پێشکەشی کۆچەریک حازی جیفانی منی توش بایەک بی حازی لێرە بە دواوە جیفانی من تو بایەک بی کۆچەر کوڕم لە ئێستاوە چنار خێزانی تووە کوڕی من وەرەوە سەرمانی با پێکەوە خار ئەو کە دەزانی چییە؟ ئەمن ئەوە دووەم جارەوە دێمەکنێت و ڕجا دێنەکەم لێرە ناچمە دەرێ هەر ناستم هەتا ئەتوو لەگەر عەلی پێکنێەوە کوڕی خۆم بەخێر بێ سەر چاوم بەرام دەزانی خۆ ماری لە من تێکدا ئەوتا کە نازدارێ فەوتان خارە دەزانم خەمەکە زۆر گەورەیە خەفەتەکە هەر کابرەی قەت پڕنابیتەوە بەس بڕوات هەبی ئێستا ئەتوو عەلی ببینی دەزانی چی بەسەر هاتێ ئەو بەستە زمانە خواردن و خەوی نمایە شەو ڕۆژ لەسەر قەبریداشی سەری بەسەر چمە پارۆنانش لە قورش دەچتە خوارێ ئاخر گوناحە داچی فەوت هەلو ئەویش بفەوتێ هەی چاوەکەم والله شێر و کوڕم مادەمەوە دوو جارە ئەتوو دێ و قەناعەتت هاتێ کە عەلی گۆڕایە و پەشیمانە ئەوە لەبە خاترت و قبولی دەکەم بەرام بە شەرتە چی ها شەرتی چ کارە واز لە خۆری تۆڕیان بینی بێ پیاوی وەچی پیاوە لە چایخانەی کار کاسبی بکە دوایە پێشم برێتن ئەو پارە و پولەی لە چێهینایە ئەو هەموو پارەیە ئەگە بە حەرامێ بچی خۆی تەسلیمی شوڵتەی کاتەوە خۆی پاک کاتەوە ئەوە لە بە خاترت و قبول بکە باشە بابی من خار ئەمن ئەگەر تاکید نەبم عەلی گۆڕانی بەسەدا هاتێ نەداهاتم ئەوەندە ڕجایە لێ عەلی زۆر بە خۆی داچویتەوە ئەوها باشیش دەزانم عەلی دەبیتە پیاوە ڕۆژت دادێ ئەتونیە لەو هەموو گەڕەکەی سەرت پێ بدن دەبێت شانازی پێوە دەکەیت کالۆ ڕۆژی کوڕم ئینشاءڵڵا ئەو جەمادام وایە با ئەمن بچم باجی کەم لە پێش دەکەی ئینتیزار دەکا بەستە زمان ئەرێ وەڵڵا باشە دەکرێتە بڕۆبی دەبا ئێ باش دەبا بچم خارم یا
ئەو بانجی دەکەم ئێ دور علي ورا الله أكبر علي اخوان ما قلنا ما ساكا ما شفت القربان وداك كنت ما بابا وانا صار بغني من توقف مسج واسكت وتلعب بشي ما بعرف يسترسل بابا روشنا بابا برو هيداك علي تبرو منها يا باشا برو شو بس دامش لا بابا لا زوجك ما يعمل يبيك يسنا ليلة برومو ودايبس ومكان شرطي وقوم تسليمكم واحترام مثلا همو زي مكانكم بابا الجنازة يمسوك اليوم سنك يا همو رجي زمير وعزام لنا بابا نخواتهم هي نخورهم هي حتى زو برو أنا والله قربو بالي الزمير مرتاح كم أنا لو نهائي محكمة فايدة بيها مسوكم فايا آخري كرم رويشكم بابا صلى النبي آخري النبي بابا أنا حكمك أنا سأسوق تدبي إن شاء الله هذا شو أنا توجد كرم بخير سيعمالات فايدة واجبك خالة دەبی دەبی دەچمەوە ماری مام لە بودی وەڵی خالە دەبی بزانم بابم چی کردو و چی مەسەرات کە دەزانم دری زۆر بە من ئەرێ وەڵا ئەوها تێدە باشکردنەوە سەلامیان وا زۆرە ئاگا لە عەلیبی حامێکی باشی دەبێت خۆش ئینشاڵڵا خواوە دەکا زوو نەجاتی دەبیت هذا حقيقي الله وراي وبشيمانا هذا الشاب يقولوا لك عاشرين محاملون فتماني أشكرك عملت خالص بخير حمد العلمي وكل سلامة ما لك إن شاء الله بخير تستخاوي ومفقط دورم أو مالكيا يلا همتان سدالة كام بقرن بس أجاوبنا أو صدق يا قورة على هو شكر حتى من نم أجل سدم ده أطول لي كويس شكر برو نروح برا كلا لي والله السلام عليكم ما عاد كويت وين عفوا أحوالك بابا واشکرا بوو سەبا هەمووی شەکەی کردیا کەریم وەخت خۆی پێ کردێت دوای کەری مەر بە خۆی کوشتیتی ئەمن چوومە شورتای مشکلەکە حەل و بابگەرنەوە بچینەوە گوندی خۆمان دەبا بچینەوە دەبا بڕۆین دەبا بچینەوە با بچین وەستا قادرەوە سارە لێوێ ڕاگرتێت دەبا بڕۆین دەبا بڕۆین
Thank you.